لە باڵەکایەتیەوە هاتووە بە دوای گەشتیار و کڕیاردا دەگەڕێت. تابان دانیشتووی شارۆچکەی چۆمانە، خاوەن باخ و شوێنی گەشتیاریە. لێرە بەشدارە بۆ ئەوەی بتوانێت لە پاڵ شوێنە گەشتیاریەکەی بەرهەمی باخەکەشی با گەشتیاران ساخ بکاتەوە. سوودی ئەو پرۆژەی ئەوەیە داهات زیادەکە، ڕاکێشانی سەرنجی گەشتیارە لۆ ئەو ناوچەیە و هەلیکار زیادە بیتن، چەندی ئەوەی کە گەشتیار لە شوێنە جیاوازەکانەوە بێن لۆ چۆمانەیان لۆ ناوچەیمە، ئەمە ئەتوانین داهاتی زیاد بکەین و ئەو ناوچەی بەرەو پێش بڕین. لەم خولە خاوەن پرۆژە گەشتیاری و کشتتوکاڵیەکان فێر دەکرێن چۆن بەرهەمەکانیان لە شوێنی گەشتیاریەکان ساخ بکەنەوە. چل کەس بەشدارن، ڕێگایەکی نوێیان پێدەدرێت چۆن بەرهەمەکانیان بە بازار بکەن. ئەمە لە چوارچەوەی ئەو کارنامەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کردی کشتتوکاڵ و گەشتیاری هەیەی. دوای ئەم خولە بۆ ماوەی 10 هەفتە لە شوێنی پرۆژەکانیان لەگەڵیان دەبن. لە کۆتاییشە دەبێت بزنس پلانێکی ئامادە بڵین. لێرەدا ئەمە دوو خازانجبانەیە، لە هەمان کاتە پرۆژەکەی بەرزە بێتەوە ئاستی و بۆ ئاستی ستاندارد، لەو لاشەوە بزنس پلانێکی ستانداردی جیهانی بۆ داانێ کە بتوانێت بۆ سبەینێ بیدا بەر سەرمایەدارێک یا سەرمایه‌گوزاری لەسەر ئەو پرۆژە بکەم بووی. ئەوان دەیانەوێت ئیتر گەشتیاران تەنها بۆ بەسەربردنی کات نێنە شوێنە گەشتیاریەکانیان، بەڵکو لەمە دووە گەشتیاران ببنە کڕیاری بەروبوومەکانیشان. ئەمە ڕێگایەکی نوێیە، ئەمان تاقی دەکەنەوە. وەشمەند ساڵح کوردستان 24 هەولێر.